بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. كتابي كتان فيز لا أيضا غير تسجيليات. سيري وقت فيها باش لبابتي مد داين وايا مد دزانين يعني دريش كرنوي دانك لكاتي قتني بيتكاني مدة سن بيتي مدمان هبو سي ألف واو يا سن هو كاري مدمان هبو دو همزة وسكون سن زور سكون مان هبو سكوني لازم وسكوني عارض كواتا هر لجورة كاني مدين وايا أقسام المد هر بو أوي أجر ورق كشتان لكن ما بزور تاكا أصلي أو تيبريون وايا لقل فرعي مادة أصلية كان قلت من أوانا كبيت مادة كان مانهان هو كاري مديان لدوا نية دبنسن بشش دبونا توار بش مادة كان ناوي مادة طبيعي بو ويكي كان ناوي مادة بدل بو مادة عوض مانها بو مادة صيلي صغرى مانها بو أوانا مان تيبراندون ويا أوانا أو مدانا بون كهوكاري مديان لدوانية نهمزيان لدوا نسكونيان لدوا ويا مادة فرعية كان كتمان أو مدانا كبيت مادة كانش مانهن ويا بدواي خوان دا هوكاري مدش هاتوا جادو هوكاري مدمان هبوا بوي فرعية كان دكران بدو بش أواني كبهوي همزة ودروز دبون درس رابردو خوان مانن أواني بهوي همزة ودروز دبون چند دانا بون سي دانا يكيان ناوي واجب المتصل يعني شي كده زاني بناسكا واجب المتصل سمت ديكا يا چون ديناسين واجب ادريج بكريتوا ادي متصلة يعني شي يعني بيتا مدكا بدواي خويدا همزة هاتبه لهمان وشدا وواجب متصل اوه كبدواي بيتا مدكيدا همزة هاتبه كوتبنا ناو يك وشوا نتوانين ليكيان زياكينوا سن حركة دريج ذكرتوا چوار حركة يا پنج حركة چه دتوانين نمونه پي بله نمونه و بسوار حركة بوم دريج كاتوا هر دي كيكا جاء نمونه يچكا اوش واو سوء بويائي بويائي هر نمونه چي ديكا جيئا نليسي بس چه وصلتها دي نا يكي چكا اتو كم بو سوار نو اتو بمله كم بو جيئا نا كم بو يتو سيبو جي بس جي مكو همزة كي دوا حسابنين ها بزياكا جيئا كواتا هر كاتك بدواي بيتا مدكان دا همزة هاد لهمان وشدا دبيت واجب متصيلو لچوار حركة كمتر دريش كرنوي جائز نية دوايوي مدش كمان هبو ناوي جائز المنفصل بو او بو كبدواي بيتا مدكان دا هو كارا مدكا بس همزة يعني بدواي بيتا مدكان دا همزة هاتوا بلام ليك وشدا يا لدو وشدان لدو شي جياواز دانا اويش چند دريج ذكرتوا چوار بو پنج نمونه من هيا بما أوحينا كارين خان نمونيك في أنفسكم مصدرجك ايش حنفرين ربي أهانا واتيكا ديتوز نمونيك ولا وما أدراك
مەدی سیلەی کوبڕاشمان هەبوو ئەوە بوو کە بە دوای هائی ضەمیردا چی هاتبێ هەمزە هاتبێ طبعا هەر لە دوو شاندایە چونکە هەر بۆ خۆی لە کۆتایی وشەیدایە ئەویش چەند حرەکە درێژ دەکرێتەوە 4 حرەکە وەکو ما له أخلده ئەوە دەرسی ڕابردوو ئەو جار ئەو مەدانەی ئەوانە بنووسن دەکەن خۆتان ئەو مەدانەی کە بەهۆی سکوونەوە دروست دەبن دەکرێن بە چەند بەشت دوو بەش چونکە دوو سکوونمان هەبووایە سکوونێک کە بۆ خۆی هەیە وایە ئەو سکوونە دەبێتە دوو بەش جارێ بە ئەوەی سکوونی لازم ئەو سکوونەی کە بۆ خۆی هەیە ئەتۆ نەدروستت کردووە نەدەتوانی لای بی وایە جاری وا هەیە بە دوای پیتەمەدەکاندا سکوونێک هاتووە ئەو سکوونە نووسراوە بە نووسین هەیە نەدەتوانی لای ببەی و نە تۆش دروستت کردووە بۆ خۆی نووسراوە حتمەن دەبێت وەک خۆی بخوێندرێتەوە ئەو دەبێتە جۆرەمە دێکجارێ ئەوەی ناخوێنین ئەوانەی کە بەهۆی سکوونی عارضیشەوە دروست دەبن ها سکوون دوو بەشە عارض لازم ئەوەیە کە بۆ خۆی هەیە عارض ئەو سکوونانن کە لە حاڵەتی وەستاندا لە حاڵەتی هەناسە خواردنەوەدا دروست دەبن وایە چونکە کۆتایی هەر وشەیەک ئەگەر حرەکە بێ کاتێک لەسەری دەوەستین حرەکەکە دەبێتە چی؟ تەمەن حرەکە دەبێتە سکون جگە لە تەنوینی دوو فەتحە کە دەبوویە مەدی عیوەض حرەکەکانی دیکە یەک فەتحە کەسرە ضەممە دوو کەسرە و دوو ضەممەش لە حاڵەتی ڕاوەستاندا دەبن بەچی؟ دەبن بە سکون بەو سکونانە دەڵێن چی؟ سکوونی عارض سکوونی توش هاتوو سکوونێک کە بۆ خۆمان توشمان کردووە بۆ خۆی تێیدا نییە وازەحە کەواتە ئەگەر وەرەقەکەتان ماوە تەبەن ئەوەی بۆ زیادکەن مەدی فەرعی هەمزەکەمان تێپەڕاند ئەوانەی بەهۆی سکوونەوە دروست دەبن دەکرێن بە دوو بەش سکوونی عارض مەدی فەرعی سکوونی عارض مەدی فەرعی سکوون بەڵام هێندێک جار سکوونەکە لازمە جارێ بە عارضەکەی بخوێنین عارضەکەش دەبێتە دوو بەش یەکیان پێ دەگوترێ عارض ئەسکون یەکیان پێ دەگوترێ لین عارض مەدی عارضی سکون یعنی ئەو مەدەی کە بەهۆی سکوونێکەوە دروست دەبێت کە بۆ خۆمان دروستمان کردووە دەکرێن بە دوو بەش یەکێکیان پێ دەگوترێ مەدی عارضی سکون مەدی عارضی سکون چییە؟ زۆر ئاسانە هەر کاتێک پیتەمەدەکان بە دوای خۆیاندا حاڵین لێم هەر کاتێک پیتەمەدەکان بە دوای خۆیاندا سکوونێک هات کە سکوونەکە ئێمە بۆ خۆمان دروستمان کرده بوو ڕێک پیتەمەدەکان دەبنە مەدی عارضی سکون 2 4 6 حرەکە درێژ دەکرێنەوە بە پێی جۆری خوێندنەوەکە یعنی ئەگەر خوێندنەوەکەت خێرا بوو تەنها 2 حرەکە درێژیکەوە مامناوەند بووی 4 حرەکە درێژیکەوە ئەگەر بە هێواشی قورئانت دەخوێندەوە دەبێت 6 حرەکە درێژی بکەینەوە وایە ها بسم الله بۆ درێژ دەبێتەوە لە ئاخیرڕا بسم الله الرحمن الرحیم بۆ ئاوا دەیڵێن ڕەحی پیتی میمەکە کەسرەی هەیە بۆ خۆی وایە وانە بەڵام لە حاڵەتێکدا کە لەسەری دەوەستین کەسرەکە دەبێتە چی؟ دەبێتە سکون پێش ئەو سکوونەی چییە؟ حرفی مەدە کەواتە بە تەعبیرێکی دیکە دەکرێت پێناسەی مەدی عارضی سکونکەین دەکرێت بڵێن هەر کاتێک لەسەر کەلیمەیەک وەستای وازحە لەسەر کەلیمەیەک وەستای کۆتاییەکەت کرد بە سکون ئەگەر پێش ئەو سکوونە ما قبل الأخیری کەلیمەکەی یعنی پێش کۆتایی وشەکەی حرفی مەد بوو وازحە مەدەکە دەبێتە مەدی عارضی سکون هەر کەلیمەیەک لەسەری وەستای مەرزیە کۆتایی ئاات بێ هەر وشەیەک لە قورئاندا هەناست خواردەوە هەتا لەو حاڵەتانەشدا کە هەناست پێنامێنی بە تەمانی ڕاوەستی بەڵام وەک دەڵێ هەناست لێ دەبڕە و دەتەوێت ڕابوەستی مادام حرەکەکەت لا بردووە و دەبێت لاشی ببەی سەیری پێش حرفی ئاخری بکە پێش حرفی کۆتایی ئەگەر حرفەکانی مەد بوو وایە ئێستا بسم الله الرحمن الرحیم ما قبل الأخیرەکەی یاء وایە ئاخیرەکەشی میمە کە لەسەری دەوەستین دەبێتە چی؟ دەبێتە سکون
نستعين نونەکە ضەممەی هەیە وایە پێش نونەکەی چکە یاء وایە بەس کاتێک لەسەر نونەکەی دەوەستین چ دروست دەبێت ضەممەکە دەبێتە سکون پێش سکوونەکەی کە دروستمان کردووە حرفی مەدە ها ئێستا نمونەی ئەگەر لێرە بینووسین تعلمون وایە تعلمون نونەکە لە ئەسڵدا فتحەیە وایە بەڵام ما قبل الأخيرەکەی پێش نونەکەی چیە حرفی مەدە بۆیە کاتێک لەسەر نونەکەی دەوەستین جا هەر کەلیمەیەک لەسەری وەست هەر وشەیەک لەسەری وەستای کردتە سکون ئەگەر پێش ئەو سکوونەی حرفە مەدەکان بوو ها تعلمون ئێستا دوو حرەکەیەکە نەوەستین وایە بەس کاتێک دەوەستین و سکون دروست دەبێت کە هۆکاری مەدە درێژکردنەوەکەش گۆڕانکاری بەسەردادێ دەبێتە تعلمون ئەوە بۆ واوی بە نمونە وشەی الناری ئەگەر لەسەری نەوەستی وایە ڕائەکە کەسرەیە بەس کاتێک دەوەستین ئەو کەسرەیە دەبێتە چی دەبێتە سکون پێش سکوونەکەی چیە حرفی مەدە کەواتە دەبڵێ الناس الباب هەم ئەو کەلیمانەی کە لەسەریان دەوەستین ئەگەر پێش خۆیان ئەلیف بوو ئاوا درێژیان دەکەینەوە ئەلی بۆ یائی نمونەمان نووسین بە نمونە الرەحیمی وایە ئاخیرەکەی کەسرەیە وایە بەس کاتێک لەسەری دەوەستین دەبێتە سکون واضحە الرەحیم کەواتە هەر کەلیمەیەک هەر وشەیەک لەسەری ڕاوەستاین و کردمان بە سکون واضحە سەیری پێش حرفی کۆتایی دەکەین ئەگەر حرفی پێش کۆتایی واضحە حرفی مەد بوو لێرە لەسەر نون وەستاوین کردومانە سکون پێش خۆی واوە حرفی مەدە وایە لێرە کۆتاییەکەی ڕائە کەسرەی هەیە بەڵام کە لەسەری وەستاین بۆتە سکونێک کە نانووسرێ بەڵام دەگوترێ پێش خۆی حرفی مەدە لێرە میممان هەیە کەسرەی هەیە لەسەری دەوەستین دەبێتە سکون پێش خۆی یاء حرفی مەدە کەواتە هەموو کەلیمەیەک کاتێک لەسەری ڕادەوەستین واضحە دەیکەینە سکون پێش حرفی ئاخیری پێش ئەو حرفەی کە کردومانەتە سکون سەیری دەکەین ئەلیف بوو واو بوو یا بوو ئەو ئەلیف و واو و یاءانە درێژ دەکەینەوە بە ئەندازەی دوو حرەکە ئەگەر خێرا بووین خوێندنەوەکەمان حەدر بوو ئەگەر خوێندنەوەکەمان تەدویر بوو شێوازەکانی تەحقیق شێوازەکانی تەرتیل بە 4 حرەکە درێژی دەکەینەوە ئەگەر خوێندنەوەکەمان تەحقیق بوو بە 6 حرەکە درێژی دەکەینەوە ساچێ دەتوانێت بسم الله بۆ بڵێ بە 6 حرەکە بەڵام ڕەحیمەکەی بە ئەزهرەومانش پێیتێ و دەبێتە مەد بەس بسم الله بڵێ بەس لە ڕەحیمەکەی بوەستە زۆر باشە نەستەعین بۆ بڵێ نستعين شروعه بس نستعين زور جوانا تعلموني بڵێ دەڵێتی چەند بوو پێنج کردە شەش باشە چیکە فەرقی نییە ئەننارم بۆ بڵێ بەس بە قەڵەوی نا النار تقول الناس زۆر باشە چیکە بۆم دەڵێ خەبیر لەسەری ڕاستی دەبێتە چی بە 4 بوو خەبیر بە 4ش دەبێتێ واضح نێستاوانە طبعا مەرز نییە کۆتایی ئاەتی بێ هەموو کۆتایی ئاەتێکیش مەدی عاریضی سکون نییە بەڵام زۆرینەی کۆتایی ئاەتەکان دەکرێن بە سکون زۆر بەشیان ما قبل الآخرەکەیان زۆرینەیان ما قبل الآخرەکەیان حرفی مەدە لە حاڵەتی وەستاندا دەبنە مەدی عاریضی سکون بەڵام مەرز نییە تەنها کۆتایی ئاەت بێ واضحە نە هەموو کۆتایی ئاەتێک مەدی عاریضی سکونە نە تەنها مەدی عاریضی سکونش لە کۆتاییدایە لە هەر شوێنێک هەناسەت پێنەما واضحە ئێستا الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة بەرمونە خۆ سەڵات شوێنی وەستان نییە بەس جاری وایە لەوێ هەناسەت پێ نامێنێ
تبلي الذين يقيمون الصلاة بك عارض السكون دعاء كويستد لقل دعاء خوي لك دي يقيمون الصلاة ويؤتون فنوك مدك كرد بيتوا يعني يقيمون خوشويني وستانيا بس أقل لي ناست بينما نابل يقيمون نابل يقيمون آواز بخيراي نابل يقيمون أو جار دعاء كليك دي دريش كرنوكي كردەکەیەوە بۆ چونکە درێژکردنەوەکە بەهۆی سکوونەوە دروست بووە لەو حاڵەتەشدا سکوونەکە نەماوە واضح ئەوەیان مەدی لینیشمان هەیە طبعا مەدی لینی عارف شێوازی دروستبوونەکەیان وەکو یەکە بەڵام لەو لێرەدا پیتە لینمان هەنە دەبێت لەبەریان کەین ها لە ناوکەوانەیەکیدا چەند پیتی لینمان هەیە پیتی لین لەگەڵ پیتی مەد جیاوازن ئاگاتان لێ بێ باشە پیتەکانی لین چەندانن دوو دانە چی و چی یا و واو بەڵام کام یایە لێرە ئەگەر لین بێ سکوونی لەسرە وازحە واویش ئەگەر حرفی لین بێ سکوونی لەسرە پێش خۆیان چیە پێش خۆیان فەتحەیە نا فەتحە یا لە مەدیدا یا ئەگەر مەد بێ هیچی لەسەر نیە پێش خۆی کەسرەیە وایە واو هیچی لەسەر نیە پێش خۆی ضمەیە بەڵام حرفی لین واو یا ئەلیفمان نییە لە لینیدا ئەلیفمان نییە واو یا کاتێک سکونیان لەسەر بوو نەک بۆمان دروست کرد وازحە پێش خۆیان حرفی پێش خۆیان فەتحە بوو هەردووکیان وازحە واو یا بەس ئەوەندە جیاوازی هەیە لەگەڵ عارضی سکوونەکەی حرفەکان دەبێت بناسین حرفەکان دەبێت دیاریکەین حرفەکانی لین واوە یاءە چ کاتێک کە بۆ خۆیان سکون بێت و پێش خۆیان فەتحە بێ بۆ خۆیان سکون بێ و پێش خۆیان فەتحە بێ هەر کاتێک ئەو واویانش کەوتنە پێش کۆتایی وشەیەک و پێش کۆتایی یعنی کەوتنە حرفی پێش کۆتایی وشەیەک و لەسەر وشەکە ڕاوەستاین کردمان بە سکون دەبنە مەدی لینی عارض لە زیاتی بڵێن عارضی سکون بۆی لەگەڵەوەکەی گەلێکی جیاکەینەوە لەنا ئەوانەش هەر عارضی سکونن دەڵێن لینی عارض بۆی بزانین مەدەکە بەهۆی حرفی لینەوە دروست بووە وازحە ها وشەی خوفین خوفین فاءەکە کەسری هەیە وایە خوفین واوەکە چی هەیە سکون پێش خۆی فەتحەیە کاتێک لەسەر ئەو فای دەوەستین دەبێتە سکون وایە پێش خۆی حرفی لینە کەواتە حرفە لینەکە درێژ دەکرێتەوە بە دوو حەرەکە یا بە چوار یا بە شەش حەرەکە وەکو مەدی عارضی سکون دەڵێ چی خوف یان بە نەوعێکی دیکە هەر کاتێک لەسەر کەلیمەیەک لەسەر وشەیەک ڕاوەستاین و کردمان بە سکون وازحە پێش ئەو کۆتاییەی سیر دەکەین ئەگەر یا بوو واو بوو یا بوو واو بوو بەڵام یا واوەکان پێش خۆیان فەتحە بوو چ دەکەین ئەو واویایە کە حرفی لینن لەبەرەوەی دوای خۆیان سکونێک دروست بووە درێژی دەکەینەوە بە ئەندازەی دوو حەرەکە یان چوار حەرەکە یان شەش حەرەکە وازحە وەشیان ئێستا بەس لێرە دەبێ حرفەلینەکان بناسین حرفەلینەکان چەندانن دوو دانە واو یا ها سوورەتی لئیلافی قوڕەیش کۆتاییەکەی هەمووی مەدی لینە ها لئیلافی قوڕەیش قوڕەیشینە بۆ خۆی وایە قوڕەیشین یاکە چی هەیە سکون پێش خۆی فەتحە وایە قوڕەیشین ئەگەر ڕانەوەسین هیچ مەدێک دروست نابێ قوڕەیشین بەس کاتێک ئەو شینەی دەکەینە سکون وازحە پێش خۆی سیر دەکەین یا ئەکەش پێش خۆی فەتحەیە دەبێتە مەدی لینی عارض جیاوازی مەدی لینی عارض لەگەڵ مەدی عارضی سکون ئەوەیە کە مەدی عارضی سکون ئەوە یەکەم جار خوێنمان ئەگەر نەژوەستین مەدێکی طبیعی هەر دروست دەبێت دوو حەرەکەی هەر درێژ دەکەینەوە بەڵام مەدی لین بە تێبینیشتێکدا لە ناو مەلزەمەکەیدا کاتێک ناوەستی یا ناکەوێتە ما قبل الآخیر پێش کۆتایی هیچ جۆرە مەدێک و هیچ جۆرە درێژکردنەوەیەک لە ناویدا دروست نابێ وازحە وەشیان کەواتە ئەو مەدانەی کە بەهۆی سکوونەوە دروست دەبوون دوو بەش بوون وایە سکوونی عارض سکوونی لازم سکوونی عارضەکەمان کرد بە چەند بەش دوو بەش مەدی عارضی سکون کە لەسەر کەلیمەیەک دەوەستین زۆر بە کورتی و بە کوردی
لەسەر کەلیمەیەک دەوەستین پێش خۆی حرفی مەددا بەس ئەوەندە لینەکە ئەوەیە لەسەر کەلیمەیەک دەوەستی لەسەر حرفێک دەوەستی دەیکەی بەسکون پێش خۆی حرفی لینە بەس حرفە لینەکەت لەبەر بێ واضحە دەبێتە لینی عارض و هەر کامێک لەوانە 2 4 6 حرەکە درێژ دەکرێتەوە مەدی لازمیشمان هەیە ئەویش بابی خوێنین 2 دانەی دەخوێنین ئاسانە یەک بەشێکیان دەمێنێتەوە قورسە بۆ دەرسێکی سەر بەخۆیان مەدی لازمی کەلیمی دەبێتە 2 بەش کەلیمی مەدی لازم 2 بەشە کەلیمی یعنی چی وشە یعنی لە وشەیدا دروست دەبێ مەدی حرفیشمان هەیە لە حرفیشدا مەبەستمان سەرەتای سوورەتەکانە بە حرف بە پید نووسراون بەڵام لە گوتندا وەکو کەلیمەی دەردەچن وایە مەسەلەن ئەلیف لام میم بەس نووسرا وایە بەس کە دەیخوێنیەوە ناوی پیتەکان دەخوێنیەوە ئەلیف لام میم ئەوە بابمێنێ بۆ دەرسێکی سربەخۆ بەڵام مەدی لازمی کەلیمی دەبێتە چەند بەش لەکن خۆتان بنووسن باشە مثقلی هەیە یعنی چی قرس مخففی هەیە یعنی زۆر زۆر ئاسانن مەدی سکوونی لازم دەبێتە چەند بەش 2 بەش ئەوانەی لە کەلیمەیدا دروست دەبن ئەوانەی لە حرفیدا دروست دەبن ئەوانەی لە کەلیمەیدا دروست دەبن دیسان دەبنەوە چەند بەش ئەویشیان دەبنە 2 بەش مثقلی هەیە قورسی هەیە ناوەکەی بەخۆیە سووکی هەیە قورسەکە چییە فێربوونەکەی زۆر ئاسانە بەس تەطبیقاتەکەی لەوانێت تۆزێک گوتنەکەی زەحمەت بێ وایە مەدی لازمی کەلیمی مثقل مەدی سکوونی لازمی طبعا کە ناوەکەی دەڵی دەبێ هەمووان تێکەڵکەی ئێستا لێرە مەدی فەرعی 2 بەش بوو سکون وایە لە سکوونەکەیدا ئەگەر لازم بوو لازمەکەش لەکوێدا بوو لە کەلیمەیدا بوو قورسە یا سووکە قورسەکەی چییە ئەوەیە کە بە دوای پیتەمەدەکاندا شەد دەهاتبێ بەس هەر کاتێک بە دوای پیتەمەدەکاندا ئەلیف واو یا دوای خۆیان شەددە بوو مشەدەد بوو چونکە هەموو شەدەیەک پێشتر سکون بووە واضحە بەس پێویست ناکە بڵێن ئەگەر پیتەمەدەکە گەیشت بوو بە سکون و سکوونەکەش لەگەڵ دوای خۆی تێکەڵکێش کرابوو چونکە بۆ خۆی تێکەڵکێش کراوە ئێمە تێکەڵکێشمان نەکردووە لە هەموو قورئانەکانیشدا شەددەکە نووسراوە واضحە کەواتە هەر کاتێک بە دوای پیتەمەدەکاندا چی هات پیتێکی مشەدەد هات ئەو مەدەیە دەبێت 6 حرەکە درێژ بکرێتەوە خێرابی هەر 6 حرەکەیە هێواشبی هەر 6 حرەکەیە مام ناوەندبی هەر 6 حرەکەیە بەس ئەندازەی جوڵەکان گۆڕانکاری بەسەردادێ و کەسێک کە بە حەدر دەخوێنێ خێراتر 50 دەجوڵێنێت بۆی 6 حرەکەی دیاریکە دەنا لە 6 حرەکەی کەمتری نییە وەما من دابە دا دوای ئەلفەکەی ئەوە حرفە مەدەکەی وایە چی هاتووە باەکی مشەدەد هاتووە دابە دەبێت لەگەڵ باەکەش شەدەکەی دەنگت بەرزکەیەوە نەبری تێدا دروست دەبێ دابە چێ دەیڵێ حافە کارین ها نانە حەدرمان دەیخرداوە یەک خۆیسیکەی لەگەڵ نیە ولا الضالين طبعا همان مادة ولا ولا الفاتحة ذاك نويجر ذاك ده بقى بخواني ولا الضالين شو بمضله لا ما كانت كم بطن دي كده طنط ولا الضال توضح يرمى علامك وشيء كمان هي تيدابه مثلا ها وشيء كمان هي لصورتي شو وكو هسي الصاخة هلا ززمي عمش داد وايا الطامة وايا ين أتحاجوني شيء كمان هي على صورة أنعام دا وابزارم دو زار لنا يك كلمة دا دو مدي أوهاتون واضحة مدي لازمي كلمي واضح زور أسانا قلت أوكي تيجيش نكي وايا أوه بدواي بيتمد كيدا شد هاتو لناو كلمة جدا لناو وشجدا بيتمد كو شد كوبونته ولا دو شيء جواز دانين لناو يك شيء دانا
لهمو حالتي دا واجبة لازمة واجبة شش حركة دريجي كينوا شش حركة كمتري نية إلا أو كسي كبا حدر دخوينته عادة كدله ولا الضالين طبعا حركة كان سريع تردجميري هذا ناقاتا ليبي هر شش حركة دريجي كردونته بس حركي أو كسي كبا حدر دخوينته حركة كاني جولا كاني خيراترن خوينوكي خيراترة حركة كشي خيراترة بو زور زارها أو إما لحالة تعليم ذاك دخوينين بنمونة فير بوي هواز بلي ولا الضالين كجويل قارئة كي دقري بحدر خوين دويتي هاتو بپنزي خود بوي حساب دكي وايا پنزي تو دبنا سيولي بوتوا وايا هندێک جار کەسەکە لە خۆی دەکەوێتە گومان هەندێک جار لە قاریەکەی دەکەوێتە گومان نا هیچیان هەڵەنین بەس حرەکەیوی خێراتر ئەو کە بە خێرایی فاتحای دەخوێنێ کە گەیشتەوە لە الضالینی وەلە الضالی خێرا طبعا حسابی حرەکەکانی دەکات دەنا لە شەش حرەکە کەمتری نییە واضحە ئەدی مخەفەفەکەی کامەیە مەدی لازمی کەلیمی سووک ئەویش ئاسانە تەنها و تەنها لە یەک وشەیدا هەمانە لە سوورەتی یونسدا بەدوای پیتەمەدەکاندا سکون هاتووە وەکو یاسا هەر کاتێک بەدوای پیتەمەدەکاندا سکون هات سکونەکەش بۆ خۆی هەبوو لازم بوو واجبە ئەو حرفە مەدەی شەش حرەکە درێژ بکەینەوە وەکو چی تەنها ئەو شێشمان هەیە لە هەموو قورانەدا ئەلئانەمان هەنە ئەوان هەونین ئەلئانە ئەوەی سوورەتی یونس کە چۆن نووسراوە نیشانە مەدەکەشی لەسەرە ئێرە ئەوە پیتەمەدەکەیە دوای خۆی سکونێک هاتووە لە ناوەڕاستی کەلیمەی سکونەکە نە تۆ دروستت کردووە وایە نەدەتوانی لاشی ببەی ئەلئانە چێ بۆم دەخوێنێتەوە دی ئەوانەی دەنگیان نەکردە تا ئێستا هاتۆ ناوە چیە ئەوە دەنگت نییە ئەلئانە دەجاریش ئێگوتە دۆمزانی کەم بوو دیکەشەش زۆر باشە کەواتە دەرسێکمان ماوە ئەوانە با بمێنن چونکە پیتەکان هەمووان دەبێت بنووسین لە کۆتاییدا ئێستا دەرسی ئەو ڕۆمان فەرعیەکان بوون وایە لە فەرعیەکان کامە بوو سکون بوو سکونەکەمان کرد بە دوو بەش عاریضی سکون سکونی لازم ئەوانەی کە بەهۆی سکونی عاریضەوە دروست دەبوون مەدەکە یا عاریضی سکونە کاتێک لەسەر کەلیمەیەکی دەوەستین پێش ئاخیرەکەی حرفی مەددا زۆر ئاسانە لین چیە لینی عاریضەوەی لەسەر کەلیمەیەکی بوەستین وایە پێش خۆی حرفی لین بێ واو بێ یا بێ مەدی سکونی لازم یا لە کەلیمەیدایە یا لە حرفیدایە ئەگەر لە کەلیمەیدا بوو یا قورسە یا سووکە مثەقەلە مخەفەفە مثەقەلەکەی قورسەکەی ئەوەیە دوای پیتەمەدەکەی شەددە هاتووە مخەفەفەکەی ئەوەیە کە دوای گەلە خۆتانی زەحمەت نەکەن هەر یەکی دووشێ بە دوای پیتەمەدەکەیدا سکون هاتووە ئەگەر سوورەتی ئەوم بۆ بکەنەوە زەحمەت نەبێ سوورەتی قوڕەیش بۆی ئەو لینانەی تێدا بدۆزینەوە تۆزێک سوورەتی لئیلافی قوڕەیش ئەوە سوورەتی فیل کە مەدی عارض ئەوەی تێدانە بە بخوێنینەوە سەیریکەن لئیلافی قوڕەیش شینەکە لەسەری دەوەستین دەبێتە چی پێش خۆی حرفی لینە یاءەکە سکونی لەسەرە پێش خۆی فەتحەیە وایە ئیلافیهم ریحلەتە الشیتائی الشیتا دەرسی ڕابردوویە چ مەدێکە دەیبەتزیمەیلێ واجبی متصلة الشتاء والصيف والصيف لسر فعاكي دوسين دبيتا سكون بيش خوي يا بيش خوي فتحة حرفي لينا كواتا درجي دكين فليعبدوا بزيك ملاحظة استا فليعبدوا بوستين دبيتا مدي عارض سكوني انا بيته اگاتان لي به بيتي مدگر لكوتاي كلمه دابون
بوەستی و نەوەستی مەدەکەی گۆڕانکاری بەسەردا نایە پیتی مەد ئەگەر لە کۆتایی وێستا فەلیعبودوا بوەستی هەر مەدی طەبیعیە نەوەستی هەر طەبیعیە ناگۆڕێ فەلیعبودوا رب هذا البيت البيت عینەن شت لەسەر تاءەکەی دەوەستین دەبێتە سکون پێش خۆی حرفی لینە کەواتە لینی عارضەوەیە الذي ئەوە چ مەدێکە جائزي منفصلة الذي لبروي يا أكل كوتاي وشيا دواي خوي لو شيء كذا همزاتوا أطعمهم من جوع وآ أو آتيا من دي بدلها لبيش الفكيتي هاتوا همزة وآمنهم من خوف أو خوفش مدي تيا مدي ليني عارضة صورة يرمعون كشتما شاكا بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين لسر نونكي واستعين كردو معنا تسي سكون بيش خويسيا حرفي مادة بزوان ده لسر نونكي واستعين كردو معناتها سكون بيش سكونكي بيش حرفي آخري حرفي مادة كواتا عارضي سكونة بس مادة شي طبيعي بله فذلك الذي يدع اليتيم عينا شد لسر ميما كيدا وستين دبيتها سكون بيش خوي حرفي مادة ولا يحض على طعام المسكين عينا شد لسر نونا كيدا وستين دبيتها سكون بيش خوي حرفي مادة فويل للمصلين وعليك السلام أوشيان هر عارض سكون الذين هم عن صلاتهم ساهون واوك حرفي مادة لسر دواي خوشي واستاوين كردو معنى تسكون كواتناي مادة كيتيا عارض سكون الذين هم يراءون كزيرك أو يراءون سن مادة تدايا يراءون تي ايه اگر دەستوەستی لەسەر نونەکەی دەبێتە چی کەش دەبێتە عارض سکونیش بەڵام یەک یاسامان هەیە ئەوە با بمێنێ بۆ دەرسێکیکە ئەگەر دوو مەد کەوتنە ناو یەک حرفی مەد یعنی حرفێکی مەد دوو مەدی تێدا بوون ئستا ئەو واوە دوو مەد بە پێش خۆی بۆتە مەدی بەدەل وایە بە دوای خۆی دەبێتە مەدی عارضی سکون کامیان بەهێزتر بوو ئەویان دەکەی مەدی عارضی سکون لە مەدی بەدەل بەهێزترە بۆیە عارض ینی بەهێزەکەی دەکەی ئەوکەی کە فەرامۆش دەکەی و هەر حسابی وە ناکەی واضحة الذين هم يراءون ويمنعون الماعون واضحة درسك حفظك تعني وي صورتك كي صلى الله على سيدنا محمد وعلى